ترافیک ئەمجارە باس لە گرنگی دانانی کامێرای چاودێری خێرایی خاڵ بۆ خاڵ دەکات و سەرپێچی بەشێک لە شۆفێرانیش لە بەرامبەرەوە سیستمە نیشانەدات. دەمانوێت بزانینەوە سیستمە لەو کاتی کەوتۆتۆ کار چ کاریگەرێکی لەسەر کەمکردنەوەی قوربانیان و ڕووداوەکانی هاتوچۆ دروست کردووە، چەندە بۆتەوە کاری پاراستنی شۆفێران و ڕەخستنی هاتوچۆ. سەبارەت بە کەمبوونەوەی سەرپێچیەکان و دابەزینی ڕێژەی قوربانیانی ڕۆداوی هاتوچۆ بەهۆی دانانی کامێرای خاڵ بۆ خاڵ، گوتێبێژی هاتوچۆی هەولێر دەبینی. خۆی هەبوونی کامێرەی چاودێری تیژڕۆیی لەسەر شەقامەکان بە شێوەیەکی گشتی کارێکی زۆر باشە بۆ ئەوەی چاودێری شەقام بکرێت. بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کامێرەی پۆینت تو پۆینت لە شەقامەکاندا هەبێت. کامێرەی پۆینت تو پۆینت کاتێک کە دانرا لە سەرەتادا ڕەنگە هاوڵاتیان تا ئاستێک ناڕەزاییان هەبوو لە گرنجەکەی تێنەگەیشت بوون، بەڵام دوای تێپەڕینی کات و دوای بەردەوام بوون بۆ هاوڵاتیانیش بە دەرکەوتوە، بۆ ئێمەش بە دەرکەوت کە ئەم کامێرایە گرنجێکی زۆری هەیە، وای کرد کە لە شەقامەکاندا تا ئاستێکی زۆر باش و زۆر بەرچاو ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم ببێتەوە. کاتێک شوفێر بە هێواشی دەڕوادیان لەو خێراییە ڕێگا پێدراوە دەڕوات کە لە شەقامەکاندا ڕێگای پێدراوە، ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ بە ڕێژێ و ئاستێکی زۆر باش کەم ببێتەوە. بۆیە کامێرای پۆینت تو پۆینت کارێکی زۆر باش بوو، سوودێکی زۆر باشی هەبوو، وای کرد کە شەقامەکان کۆنتڕۆڵ بێ، بە تایبەتی شەقامەکانی ڕێگاکانی بینی شار و شارۆچکەکان، ڕێگاکانی دەرەوە کە ئەوە زۆر جار ئێمە دەمانبینی زۆر ڕووداوی نەخوازراوی لێ دەکەوتەوە، ڕووداوی کارەساتباری لێ دەکەوتەوە. بەڵام ئێستا خۆشبەختانە ئامارەکان و داتایەکان بە ئێمە دەڵێن کە دوای دانانی کامێرەی پۆینت تو پۆینت لە ڕێگاکانی دەرەوە بە شێوەیەکی زۆر باش ڕێژەی ڕووداوی هاتوچۆ کەم بۆتەوە و بۆ پشت ڕاستکردنەوەی ئەوەش جگە لە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆکان دەتوانن لە نەخۆشخانەکانی فریاکەوتن ئەوانی شایەدی ئەو ڕاستیە دەدەن، چونکە ئەو ڕووداوانەی کە ڕووی دەدا هەمووی دەچۆ نەخۆشخانەکانی فریاکەوتن ڕووداوی هاتوچۆ. ئێستا ئەوانیش ئەو شاهدیە دەدەن کە دوای ئەوەی کامێرای پۆینت تو پۆینت دادراوە ڕێژەی ڕووداوەکان کەمتر بۆتەوە و کاریگەری و گەورەی ڕووداوەکان کە لە ئەنجامی ڕوودا و ڕووی دەدا ئەوەش کەم بۆتەوە. کەواتە ئەمە هەواڵێکی دڵخۆشکەرە، ئەو هەنگاوی کە حکومەت نای هەنگاوێکی باش بوو. ئێمە سوپاسی حکومەتی هەرێمی کوردستان دەکەین کە لە هەموو ڕووێکەوە زۆر پاڵپشتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ دەکات. ئامانجمان ئەوەیە لێخوێنێکی سەلامەت، ڕێگایەکی سەلامەت بۆ هاوڵاتیانی خۆمان داگیر بکەین. لەم بەرنامە باستا و حاڵەتانەش دەکەین کە لە ڕێگاکانی دەرەوەی شار بەشێک لە شۆفێران تابلۆکانیان لێ دەکەنەوە تا فێڵ لە کامێرای خاڵ بۆ خاڵ بکەن و بە خێرایی لێخوڕی بکەن و سەرپێچی و تیژڕەوی ئەنجام بدەن کە پۆلیسی هاتوچۆش بەمە دەڵێت ئەو شۆفێری وا ڕەفتار بکات، ئەو ژیانی خۆی دەخاتە مەترسی و هاوکاتیش ڕوبەڕووی سزایی یاسایی تون دەبێتەوە. حاڵەتێک هەیە هەندێک شوفێری نابەرپرسیار هەوڵ دەدا تیژڕۆیی بکە، بەڵام خۆی لە لێپرسینەوە بدزێتەوە. ئەمەش بەهۆی ئەوەی کە زۆرجار پەنا بۆ ئەوە دەبن تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ بکەنەوە، بەڵام حاڵەتی وا هەبووە ئێمە ئۆتۆمبیلەکەمان ناسیتەوە و لە ڕێگای کامێرەکانی تری چاودێری و بە هاوکاری دەستگا ئەمنیەکانی تر وەکو برادرانی ئاسایش و پۆلیس کە زۆر هاوکاری ئێمەنە، ئێمە دەستخۆشیان لێ دەکەین، سوپاسیان دەکەین و ئەو کەسەی ئەمە دەکات جگە لەوەی کە سەرپێچی هاتوچۆ دەکات تاوانێکیش ئەنجام دەدات کە دەستکاریکردنی تابلۆی ئۆتۆمبیل لە یاسادا تاوانە و سزای قورسیشی لەسرە و زۆربەی حاڵەتەکانیش گیراون لای ئێمە دەستیان بەسەردا گیراوە، ئۆتۆمبیلەکانیان گیراوە، هەم ئەو کەسەی کارەکەی ئەنجام داوە ڕوبەڕووی سزا بۆتەوە. بۆیە من داوا لە شوفێران دەکەم بە تایبەتی چینی گەنجان بە هیچ جۆرێک پەنا بۆ ئەوە نەبن کە هەوڵدەن تابلۆی ئۆتۆمبیلەکانیان بشارنەوە، یان تابلۆی ئۆتۆمبیلەکانیان دەستکاری بکەن، یان تابلۆی ئۆتۆمبیلەکانیان لێ بکەنەوە، چونکە ئەمە خۆی لە خۆیدا دەستکاریکردنی تابلۆیەکە تاوانێکی گەورەیە و بۆ زانیاری هەمولایەکیش دەستکاریکردنی تابلۆی ئۆتۆمبیل مادەی تەزویر و ساختەکاریە کە سزایەکەی زۆر قورسە لە ڕووی یاساوە. بۆیە داوا دەکەین پەنا بۆ ئەم کارە نەبن.
لەم بەرنامە پۆلیسی هاتوچۆ چەند حاڵەتێک لە بەسەرچوونی مۆڵەتی شۆفێران دەبینین کە ئامادەنین مۆڵەتەکانیان نوێ بکەنەوە لە لێپرسینەوەکان دەردەکەوێت بەهۆی کێشەی چاو ناچن بۆ پشکنین و نێوکردنەوە. ئەو حاڵەتانەوەی کرد بەرنامەی ترافیک بچێتە بەشی پشکنینی پزیشکی لا بەڕێوەبراتی مۆڵەتی هاتوچۆی هەولێر بۆی بزانین ئەو پشکنینانە چەندە گرنگن بۆ چاو یان گرنگی نوێکردنەوە ئەنجامدانی پشکنین لە شۆفێری چەندە گرنگە. پزیشکی بەرپرس بۆ ترافیک ئەم پرسا ڕۆن دەکاتەوە. بەنسبەت پشکنینی چاو گرنگێکی تایبەتی خۆ هەیە لەبەر ئەوە ڕێژەی بینینەکەی دیار دەکاتن کە 5 ساڵ جارەکە لەبەر ئەوەی ئەنیوا باشترە لێرە پشکنینەکەی لە بۆ بکرێتن. ئەو پشکنیانەش چەند شتێکی لەگەڵ خۆی دەگرتەوە لەوانەیە باری دەرونی ئەگەر پێکانی هەبێتن یان مشکلەیەکی هەبێتن لە دەستی لە قاچی یان لە مێشکی یان باری دەرونی ئەوانە هەمووی ئەمە لێرە پشکنین لە بۆ دەکەین. پشکنینی چاو ئەمە هەردوو چای فەحز دەکەین بەس پشکنینەکان یەکەم جار چاوی ڕاست دوای چاوی چەپ زۆریش فەرق ناکە ینی بەس گرنگی ئەوەش لەوەیدایە ڕێژەی بینینەکە دەور دەبینێتن ئەگەر بێت و خۆی ڕێژەی بینینی نۆرماڵەکە نابێت دەبێت 6 لەسەر 12 دەبێت بۆ هەردوو چاوی ئەو بۆ پشکنینی تایبەت و گشتی دەبێتن بەس ئەگەر بێت و لەو ڕێژەیە زیاتر بێ ئەو کاتە ئەمە دەینێرین لە بۆ پشکنین لە بۆ چاویلکە ئەگەر بە چاویلکە چاوی باشتر بوو بینینەکەی باشتر بوو ئەوە کێشە نیە و دەتوانین ینی لێخوڕینەکەی وەردەگریتن ئیجازەی لێخوڕین بەس ئەگەر بێت و لەوە زیاتر بی لەو ڕێژێ بە چاویلکەش باش نەبیتن ئەوە ئەمە دەینێرین لە بۆ پشکنین لای دکتۆری تایبەت خۆشمان وەرەقەی ئیحالەمان هەیە دەیانێرین بۆ نەخۆشخانەی گشتی لەوێ پشکنینی تایبەتی لە بۆ دەکرێتن و بزانین کێشەکەی ئاویسپی هەیە کێشەی تۆڕی چاوی هەیە کێشەیەکی هەیە دیاری دەکرێت لە پاشەوەی کە چارەسەری تایبەتی وەرگر ئەو کاتە دێتەوە ئێمە هەموو جار هۆشیاری دەدەین ئەو خەڵکانی دێن لێرە پشکنین دەکەن دەڵێن ئێرە خۆ لێرە ئەوە نەخۆشخانە نییە یعنی گرنگترینش ئەوێت تۆ ساڵانە پشکنینم کە ئەگەر کەسێکی ئاسایی هیچ مشکلەیەک نییە و نەخۆشیەک نییە ئەوانەی نەخۆشیەکران هەیە تایبەت لە 6 مانگ جارێک یان ساڵی جارێک پێویستە تۆڕی چاویان پشکنین لە بۆ بکەن چونکە لە ناکاوەک کێشیان لە بۆ دروست دەبی خۆی لەوانەیە یەکەم جار هەستی پێنەکە بەس ئەگەر بێت و ینی چاوەڕی ئەوەی کە بەس 5 ساڵ جارێک دێتەوە پشکنین چاو لە بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل دەکا ئەوە تەبعاً کێشەی زیاتر لە دروست دەبی مشکلی لە دروست دەبی لەوانەیە نە بە چاویلکە نە بە چارەسەریتر بینینەکەی باش بتەوە بۆ ینی ڕێنماییان دەکەین ساڵانە پشکنین بکەن لە کەسی ئاسایی یان کەسی نەخۆش ینی فەرق ناکاتن وا باشترە ساڵانە پشکنین بکەن لە بۆەوەی ڕێژەی بینینیان دیار بکرێ و هەر کێشەیەک هەیان بی زووتر چارەسەر بکرێتن. ئەوانەی مۆڵەتیان بەسەردەچی پێویستە لە سەرتا پشکنین چاوکەن بۆی بزانین چاوەکان توانای چەندە ئایا دەتوان ئۆتۆمبیلی گشتی لێ بخۆڕن یان ئۆتۆمبیلی بار هەڵگیر لێ بخۆڕن پێویستە لێرە پشکنین چاوکەن بۆی توانای چاویان بە دەربێخن و با دوسێ مەڕەلێ پێویستە بیدایەتی فۆرمێکیان دێنێ معلوماتی لەسەر نووسراوە پاشان دێنێن لای دکتۆرە بەڕێزکان بۆی توانای چاوێن تاقی بکەنەوە هەر کە هاوڵاتێشکەوە مۆڵەتی شوفێری نەبیتن ئێمە بەپێی یاسای هاتسۆی قانونی 21 ڕێکار یاسای بەرامبەر دەگرێتە بەر. وەزارەتی ناوخۆ لە ڕێگەی پرۆژەیەک لە چەند بەشێکی شاری هەولێر و هەرێمی کوردستان سیسمی کامێرای خێرای خاڵبۆخاڵی جێگیر کرد بۆ چاودێری خێرایی و تیژڕەوی شۆفێران. ئەو پرۆژە و سیستماگەرچی لەلایەن چەند کەسێک بیرۆکەکەی بەلاڕێدابرا و مەرامی سیاسی لە پشت بوو بۆ ئەوەی کەم و کوڕی لەو پرۆژە بدۆزنەوە بەڵام ئەو بیرۆکە لاوازانە و مەرامە سیاسیەکانیان فەشەلی هێنا چونکە لە کاتی دانانی ئەو کامێرانەی خاڵ بۆ خاڵ ئەوەی دەرخست کە هاوسەنگی و یەکسانی بۆ هاتوچۆ لە ڕێگاکان گەڕایەوە و بۆ هۆی دڵخۆشبوونی شۆفێران و ڕزگاربوونیان لەو مەترسیی لەسەر گیانیان دروست دەبوو بەتایبەت ماوەیەک بوو ئەو ڕێگا پێشکەوت و ستانداردە جیانی 120 متری و 150 متری هەولێر بوو بە جێگەی پێشبڕکێی نێوان شۆفێران لە شارەکانی ترەوە بۆ پێشبڕکێ لەسەر پارە و دریفتکردن دەهاتنە هەولێر. بە شێوەیەکی مەیدانی دەردەچین و ڕێگای دهۆک هەولێر هەڵدەبشێرین.
سەبارەت بە گرنگی و تابەتبەندی کامێرای خاڵ بۆ خاڵ لە بواری هاتوچۆ بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی عنکاوە عەقید ڕزگار سوورچی دەبینین. ئەو شەقامە لە بدایەتی ڕێگای گەزنەکە تاوەکو بدایەتی بازگای چەمە و بەڵکو لەو دیویش لە ڕێگای ڕووڤیدۆک هەمووی ئەم شەقامە کۆنتترۆل کراوە بە کامێرای پوینت کامێرای پوینت لە سەرتاوە باسمان کرد هەمووی بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆیە کەمکردنەوەی ئەو زیانەیەکەوە زیانی گیانی هەبوو بەڕاستی بەداخەوە ڕووداوێکی زۆرمان لەو شوێنانە هەبوو و ئەو کامێرانەشکە ئێمە چاودێری و شەقامە دەکەن بۆ ئەوەیەکەوە شوفێران پابند بن پێوەی بۆ شوفێران سەرپێچی نەکەن لەو شەقامە چونکە شەقامەکە هەمووی کۆنتترۆل کراوە بە کامێرا تەنها مەبەستی ئێمە لێرە ئەوەیە شوفێران پابند بن بە خێراییەکانیان بەو خێراییەکەوە لە کامەکان دانراوە هەر شوفێرێکەوە پابند دەبێ بەڵکو لە کامێرەکان تۆمار دەکرێت زۆرجار شوفێرەکان کە کاتێک ڕقەمی دواوە و ژمارەی تابلوی دواوەی لێ دەکەنەوە ئێمە لە تابلۆی پێشەوەش وێنە دەژیرێ بەڵکو ئۆتۆمبیل کە تابلۆشی نەبێت ئێمە دەتوانین کۆنتترۆلی ئەو ئۆتۆمبیلان بکەین کە هەردوو تابلۆش پێوە نەبێت دەژیری بکەین لە مەفرەزەکانمان. ئیجازەکەت بە ڕسمیش پێبی بەڕێ دەکەم نامۆبایلی پێتە وەسلەکەم بدێ وەسلەکەم بدێ بزانم وەسلەکەت تەواوە هەویەکی خۆت پێ ناوت وەگرم هەویەکی خۆت پێ ناوت بزانم یاڵە ڕسمی هەویەشم دێ بە هاوکاری بکەم. ئەوە دەرێت بۆی کردەوە سێشتا سەرێکی نەکردیتە ناوی خۆی گرامی لۆ نەنووسیە سەنەوەکی بردوت بەس بن نوێ دەکەوتەوە. کەشفێر زۆر کەم تەرخەمە بەرەوەی نازانێکەوە مۆڵەت تا چەند بە کەلچی دێ لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیلدا یعنی ناسنامەی شوفێر ئەوەیەکەوە شوفێر مۆڵەتی لێخوڕینی هەبێت یاخود مۆڵەتی لێخوڕینی تەواو بێت و بە شێوەیەکی تەندروستیانە بەحسەکانی خۆی کردبی پشکنینان چاوی کردبی ئینجا مۆڵەتەکەی دەتوانین نوێ کاتەوە. ئێستا یەکێک لە شوفێرەکان کە ئێستا سەردان لە یەکە لە مەفرەزەکانمان سەردانمان دەکات مۆڵەتەکەی 2014 مۆڵەت 2014 بینە پێش چاوی خۆت مۆڵەتەکەی چەند بەسەر چووە ئایا شوفێر لە ڕووی تەندروستیەوە دەشێ بۆ لێخوڕینی ئۆتۆمبیل ئایا کێشەیەکی تەندروستی هەیە و شوفێرە بۆ تاوەکو ئێستا مۆڵەتەکەی نوێ نەکریتەوەکەوە نوێکردنەوەی مۆڵەت لە هەموو شتێک ئاسانترە لە بەڕێبەرایەتی هاتوچۆیەکان زۆر ئاسانکاری بۆ دەکرێت تەنها پشکنینی چای بۆ دەگواتە فەحسی چای بۆ دەکرێت مۆڵەتەکەی نوێ دەکاتەوە. بەڵام بەداخەوە لە 2014ەوە سەردانی بەڕێبەرایەتی نەکردووە بۆیە ناچاری بکەینکەوە مۆڵەتەکەی نوێ بکاتەوە لە بۆ خۆشی باش. مانگێک نییە لە ئەی حجزی نامەوە یەک مانگێ والله مانگێ بەسەر چووە مانگەکەی نامەوە زەم سعادەک دەکەم ڕاوەسە زۆر ئاسان لە دایرەی حجز جێ بدەم جێ کاک بەشار لەک نەخۆم هەردەگرم ئەو برادرە ڕۆژە چوەر نەکرا من ئەوە لە چێ لە دهۆچێ نییە ئەت ئەوی نوێکە ئەو غرامەت لێ وەرناگرم باشە غرامە مشکلە نیە لێت وەرناگرم لەو غرامەت لێوە ئەوەی نوێکەوە تەنها لۆم نوێکەوە ئەم غرامە دەدەمەگەیە بێ نات وەسڵ ئێستا ناتوانم تەوەسڵ کرێتەوە قەیس لە گۆی غرامە نیە غرامی نەنووسیە تەنها نوێکردنەوەی مۆڵەتی بەسەر غرامی نەنووسیە مامەجان ئێستا بەخوای منە غرامی ناتوانانی وەگرین چونکە دەبی نوێکەوە 2020 نوێ دەکەیەوە دێ لەکنەم غرامی نادێ ئەو 15000 لەک نەم دەدەی لێ خۆت پێ نوێ دەکەیەوە چاوە باشە. دەوامی واتێمەوە سەنە ئیجادەکەم بەسەرچێ مەعاشەکە دەزانی ئەو مەعاشێ مام بەجازە بەسەر چون بەس نوێکردنەوەی خۆ چەند بەسەر چووە 2022 نابێ 23 24 ناوەڵا ناوە بەس نوێ دەکەوە خۆ غرامم نەکردی چ بکەم ئێستا غرامم نەکردی وەستی وەک لە چەندها نوێ دەکەیەوە لە خۆت نوێ دەکەی خۆ لە من نوێ ناکەیەوە. یا سنەوەکەی بەسەنێ
سنەیەکەش لە شەریکەیە لە ئاکرێ قەیناکە بژێڕەوە زازەکەش گومان لە مۆڵەتی هێوتەوە موسە گومان لە مۆڵەتی هێوتەوە سەنەی نوێ کرد پێش چەند ماگەکە پێم چێ نەبووم ئیجازەی نوێکە باش سەنەی مهمترە لە ئیجازەکەی سەنەی ناوەڵە ئیجازەکە مهمترە والله ئیجازە مهمترە لە بۆ خۆت ئیجازە مهمترە لە دوای دانانی ئەو سیستمەش چەند شۆفێرە کەستان بە لێکردنەوەی تابلۆکان تا لە سزای ئەو سەرپێچیانە ڕزگاریان بێت کە ئەنجامیەدەن بەڵام ئەو سەرپێچی کارانە لە بیریان کرد ئەوان لەژێر چاودێری پۆلیسی هات و چۆدان و دەستگیر دەکرێن دەبینین بە خۆتان لە چاوی کامێرای بەرنامەی ترافیک چەندە شوفێرانی ئێمە بەڕاستی کەمتەر خەمن لە نوێکردنەوەی مۆڵەتەکانیان بە تایبەتی و لێکردنەوەی تابلۆیەکانیان یاخود کە بینیوتان تابلۆی ون بووە ناچێت مامەڵەکانی خۆی تەواوکە لە یەکێک لە بەڕێبەرایەتەکانی هاتوچۆ هەر دەسێ بە خۆی تابلۆیەک دروستە بەڕاستی ئەو بەم شێوێ بەڕاستی ئەو شێوێ نایاسایی بەخۆیەوە دەبینێکەوە ئەو شێوێ نایاسیانەش ئێمە ناچار دەبینکەوە لێپسین و لەو شوفێرانە بکەینکەوە سەرپێچیان هەیە لە یاسا و ڕێنمایەکانی هاتچۆ ڕێگاکانی دەرەوە بەڕاستی زۆر جا دەبینێکەوە شوفێر لە ڕێگاکانی دەرەوە هەڵدەسێ بە سەرپێچیکردن کەمتەرخەمی لێدان لە کامێرەکان بەلێکردنەوەی تابلۆی دووە بەڵام خۆشبەختانە ئێمە لە ڕێگای بەرنامەی ترافیک زۆر سوپاسی هاوڵاتیان دەکەین بە تایبەتی ئەو هاوڵاتنێکە و لەو ڕێگادەرەکان هاتوچۆ دەکەن دەبینی وێنەی ئۆتۆمبیلەکان بۆ مەدەنێن وێنەی ئەو شوفێران دەنێنێتەوە سەرپێچی دەکەن وێنەی ئەو ئۆتۆمبیلانەکەوە کەمتەرخەمی دەکەن و ئیزعاجی خەڵک دەکەن لە یاسا و ڕێنمایەکانی هاتوو لە شەقام و ڕێگاوبانەکانی دەرەوە بە تایبەتی و ئێمە بەڕاستی ئەوە هاوکارێکی زۆر زۆرە بۆ ئێمە کە ئەوان هاوکارن لەگەڵ ئێمە ئاسانکارێکی زۆریان بۆ ئێمە دروستکە و ئێمەش ناوە لە ڕێگاوبانەکانی دەرەوە مەفرەزە دادەنێن بۆ تۆمارکردنی ئەو هەموو سەرپێچیانێکەوە لە نێو شوفێراندا هەیە. خەمخۆری حکوومەت و وەزارەتی ناوخۆ لەبارەی بەرزبوونەوەی ڕێژەی مردن و کەم ئەندامبوون و ڕووداوی هاتوچۆ لە ساڵانی ڕابردوو تا کابینەی نوێی حکوومەت یارێمی کوردستان وای کرد کابینەی نۆ ڕێکاری پێویست بگرێتە بەر. ئەو هەوڵانەش بۆتە هۆکاری کەمبوونەوەی ڕوودا و پاراستنی شۆفێر و سەرنشینەکان جگەلەوەش ئەو هەوڵانە بۆ هاتوچۆ دادپەروەرانە و شەقام و ڕێگاکەیانی ڕێخست و بۆتە جێگەی دڵخۆشی هاوڵاتیان. هەر کاتێک بێ ئێمە وەکو پۆلیسی هاتوچۆ ئامادەینە بە شەو و ڕۆژ وە گەرما و سەرما ئێمە ئامادەینە بۆ ئەوەی زیاتر کۆنتترۆلی شەقامەکان بکەن زیاتر کۆنتترۆلی ئەو ئۆتۆمبیلانەکەیکەوە بە شێوەیەکی ئەنقەس سەرپێچی دەکەن لەسەر یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ و ئێمە بەڕاستی درێخی ناکەین لە کارەکانی خۆماندا و ئەو کار و چاڵاکیانێکەوە دەکەین سوود بە هەموو لایەنەکان دەگەینێ وەکو لایەنی ئەمنی هەیە بەڕاستی ئۆتۆمبیل کاتێکە تابلۆی لێ دەکاتەوە شوفێر بە ئەنقەس ئەوە ئێمە بیر لە جۆرەها تاوان دەکەینەوە بیر لە جۆرەها سەرپێچی دەکەنەوەکەوە شوفێر ئایا بە چمە بەستێک هەستاوە بە لێکردنەوەی تابلۆ لە ئۆتۆمبیلەکە. لا کۆتایی بەڕامەی ترافیک ئامانجی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نێشتنی دیاردە مەترسیدارەکانە کە دەبنە هۆکاری ڕوودانی ڕووداوی دڵتەزێن و ڕێخستنی شار و هۆشیارکردنەوەی خەڵک وایە پێویستە و هۆشیارە لە تاکەوە دەست پێ بکات تا بتوانین بە یەک دەست هەمووان بەشدار بین لە بنیادنانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت.